ئێمە وەک ئەنجومەنی بەردەقارەمانی کۆمەڵی ئیسلامی لە درێژەی کار و چالاکیەکەمانە هەڵساین بە ئامادەکردنی 200 بەشە خۆراک بۆ فەقیر و هەژاری سنوورەکەمان. زۆر سوپاسی خوای گەورە ئەکەین یەکەم جار، دوای سوپاسی دەستگای خێرخوازی بەخشینەکەین کە هاوکارمان بووە، هەروەها فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە بەشداری ئەم خێرە گەورەیە بووە. زۆر سوپاسی ئەو خێرۆمەنانە ئەکەین کەوا خوای گەورە پێیانی داوە و ئەوانیش ئێمەیان لەبیر بوو ئەزانن کە ئێمەش خەڵکی هەژار و فەقیرمان لەبیرە و ئەیان ناسین و پرۆژەکەمان کۆی خەڵکی فەقیر و هەژار و بێباوەک ئەگرێتەوە ئینشاءالله و داواکارین لە خەڵک زیاتر هاوکار و دەستبارمان بێت ئینشاءالله تا ئێمەش زیاتر بتوانین کاری چاک و باش و کاری خێرخوازیەکانمان زیاتر برە و پێ بدەین. بەڵێ بێگومان ئێمە هەموو ساڵێ سوپاس بۆ خوای گەورە بە هاوکاری خێرخوازان پرۆژەی ترمان هەیە. ئەم ساڵ ئەمەوێت لێرەوە ئەوە ڕاگەێنم پرۆژێکی ترمان هەیە بۆ بێباوکان کە دەستمان کردەوە پرۆژەکە و سوپاس بۆ خوای گەورە بناغەیەکیمان بۆ داناوە بۆ جژنی قوربان ئینشاڵڵا هاوکاریەکیان بەسەرادا بەشەکەین. هەر یەک لەو بێباوکانە ئێمە ناوەکانیمان لایە لە سنووری ئەنجومەنەکەمانە هاوکاریکیان بەسەرادا بەشەکەین بۆ جژنی ڕەمەزان و ئیشەڵا دڵخۆشیانەکەین و لێرە و دووبارە داوا لە خێرخوازانەکەین دەستمان لێ نەبڕن بۆ ئێمەش بتوانین زیاتر هاوکاریان بین و زیاتر ڕوسور بین لە بەرامبەر خەڵکیە بۆ پێشکەشکردنی هاوکاریەکانیان.